هەتاوی کوردەواری. خۆری جیهان بەیانیانێ لە خۆر هەڵاتەوە هەڵدێ و لە خۆر ئاواوە ئەنیشێت ئێوارانێ. هەتاوەکەی ئێمە جیایە، هەڵاتن و زەردەپەڕی هەر چوار لایە. قوربانی و خوێن لە کام لاوە جۆش بسێنێ، خۆری کوردایەتی ئێمە لەو لایەوە سەردەردێنێ. سەردەمانێک کە مەهاباد بوو بە مەڵبەندی شۆڕش و کوانووی خەبات، خۆری کۆماری کوردستان لە خۆر هەڵاتەوە هەڵهات. کە گەرمیان و هەڵەبجە سوور بوون لە خوێنە، هەتاوی ڕاپەڕینی کورد لە باشووری وڵاتەوە چاوی ئازادی هەڵهێنا. کە ئامەد و ماردینەکەم سەری خەباتیان هەڵبڕی، هەتاوی گەرمی تێکۆشان لە ناو دڵی باکوورەوە پەردەی شەوە زەنگی دڕی. کە کۆبانیش بەسەر ئەفسانەدا سەرکەوت، خۆری گەشی کوردایەتی لە خۆر ئاواوە ڕوون دەرکەوت. ئەی دوژمنان، ئەی دوژمنان هەرچی بکەن ڕۆژێکیش دێ، خۆری ئازادی کوردستان لە هەر چوار پارچەکە هەڵدێ.